إنيشيتيفا كرد لأوروبا و چند كوملين كردي بسپور و ليگولينرين كرد و خوندي كونفرانسا كي كرن ده درباري أولين كردستان ده. بسپور جه سويد و ألمانيا هاتن بحثا أولين علوي، يارسان، زردشتي و يزدي كرن. عزيز آلش و روزا كرد بخير هاتنا ميوانان كرن و ديار كرن كو أولين جور بجور الكردستان بنگها دولمندية كولتورا منه. و اگر مروف هور کور لوان بنره دی ببینه بچاوا اف اولانا اگر نزگبونا منه و دیار دکن که کوکا مکردان یکه. پروفسور جلیل کج آستریا هاته بو میوان کنفرانس یه تایبت. شاردار باجار اسکیلستونا یمی یانسون بخیر هاتنا میوانن کر و داخواست کر که مروف تشتن هفبش دنافبرا مروفان ده پیدا بکه. دزگهین راگهاندن یین سویدی جنیزیک و کنفرانس شوپاندن و هر وها میوان اکادمی جدر وی سوید جی هبون. خوشکو براین هجا میوان برز. بسر ناو انسیاتیفا کرد سویده بخیر هاتنا و همویان دکم. و جواب و بشتاری و دل سوزی و نزیک بونا و گلکی سپاس دکم. برزان مزوده یکو دخواست گلک مجارن گرینگ تخن روزه و خباتن خواه یک جوان مجارن گرینگ اف مجارا کو ایرو ام پکتینم. میوان برز جبلی پانلیستن ماین هجا و بشتاران میوان کی ما جا استریا هاتیه او میوانه ما بهاتنا خواه ما گلکی بختوار کر خیر هاتنا که گرم جبو گوتار خواه بانگی خباتکار چند کردی آواکار کتابخانه کردی یا استریا برز پروفسور جلیل دکن. روش باش هاتنا من جمرا پیروزی کی مزنه برفا ورا پاقشایا هوا آماده بونا و جمرا خوشی کی مزنه او کنفرانس اکواز وقت میوان ایرو آماده ما بالا من کشاند وقت به مجار آخوا کو چاند دیروگ کلتورا ما کردا به رنگ کی دنه دی آماده کرن و برهفدانا جیانا که کردا کو حتی ناکاش هف قطبوی بویه او باواریا کردانه باواریان رنگی کل سر ارد کردستان هبویه دوره که دریش صدان سالا جهف خریب بونه گلا جاره دوستانی جی نکرنه هف زیده جی ناس نکرنه نخواستنه فیلسوفی مجاره پاراستنه خواه هف را پارفه کن ایرو او در راست بویه ایرو روشنبیر جه همو آلیا چه بونه و روشنبیر دگرن کوکا پاراست نخواه هجاتیا پاراست نخواه فیلسوفیا پاراست نخواه واقعی درخن و برهب بدن که دنه دا او فیلسوفی که هیا فیلسوفیا ما چه جید دگره چه تایباتیاوی هیا اف کنفرانس سرویه که هم موزاییکا کردستان عالی اولی پاراستنه هر چار اول بتایباتی یارسانی یزیدی و علوی اینو مجالا آخافتنی حوالی منه گوری که از وان سال داویه 10-20 ساله که سروان پرسا گداریا من هیا چه قاسم جهب ناست کن چه قاسم برهف دیانت خواه فلسفه خواه بند کن ام دبینن که چه قاس شون داده چه ناقاس کوک دگیجه هف 1500 سال بری او پاراستن که سر ارد کردستان هبویه وقت چیای ما پاراستن به چیا و دشت و گلیا و جهف خود بویه لی بنگه هاوی اردک بویه او حتی ناکا وشارتی بویه
ایرو مشک مزن چه بویا میدان ازدیاتی گلک تشتاتیا کرنه میدان یارسنی تازه دست بکرنه ازانم دشواری هنه سال هفته قوام قول بیت ازدیاد جواد شیخ هبون لگوتن گناه تو دنویسی ایکو بنویسی کشتنه دولت آمد سابق کو زیده میدان ندیده بنا کشتنه سردیانته لگاوا ما بکش قبل بیت نزیان یا ربی راستی تشتی کو مدید از باورم ده پرستنا اولا کو لواق یا راسنا هیا هین زیده هجاتیاوی هیا سر بلدایا ما هیا کو او فیلسوفی کو دنه باش وقتی پیدا کریه نامه برده هبویه هم بزانستی هم طبیعت و دیروک ناسینه دا او شهرستانی که هاتنا درباز بود او شهرستانی شوپا خواهیشته نه سر عرض کردستانه ده اولین کردستانه ده وانا رنگ خستانده نه از چقاس ناستکم ادبیات ایرانی او صوفیزم که به نام اتار صوفی که گله که مشهور بود و منطقه تایج ویژی دستویسا ویژی هیا همو لگندن فیلسوفیا که بعد صوفیزم و گردایی بوده و ایرو گله دنگ ده به وقت ادبیات کبرس و فیلسوفیا کبرس قبل بیت ازدیاد من همو دیتن از باور کم نوک علوی ماشي نوا يرى سنجي هي دبي وكن ام بفينن لجند هنا قبل بيت از دوی جمكك زراداش ويرو چنگیز خان جوی بيجا اما او ادبیاتا كنت نوا سالين 12 و 14 نوا ارمنیا داشی هبوده بنگه کی مزن موکس بوده موکس بازار کی ترکیه کردستانیه خوش پاریزیجی اما فیلسوفی بوده او بیتا کو من نویسه حجاج عرض و عزمان نوبارا عرض و عزمان عرض پسنی خود ده عزمان پسنی خود ده هر یک دوی از زیدمه اینجا تو بنیره چه لوگیکا چه برهف دانه که جوان ادبیات قافی من قبل که نویسی بلبل مسکینو اول که اول لگند و بهیستیاجه که بلبل اوینداری بلبل بله بویا یوتای ردنی حفظیدیه تکن تن جم سلیمان پیغمبر شکایت آوی تکن تشتاقی گلک مشهوره ایجار گاوا یک مرا گود دورا 5 سبقی گود لگو کاک جالی باور که اوا دگوندن 366 سبق بویه هر سبق ناوی تایره که هلده دا کردی ایرو 20 ناو نویسیه دیمک او گنجی نامه ونده بویه و به گلک تشتنین و هیجا هبونه ناکا هنک جوانا ما خلاص کریه ام گرکی به پرستنا خواه سر بلند بن ببینن که کوکا مدگیجه هف کردستان عردک بویه که پرستن همو دوره دا جی خو گرتیه و به دوره تی 100 ساله 12 که به ریا صوفیا بنگاه کی صوفیه مرزن جی لالش بویه دیسه هبونه و تبیرا من شیخ کی عمر مرزن لارمنستان مجید تشت نویسی که من قول ما دوبر بونه كاكي ومرقي ايوه دبي بحر بو تنبو ساري هبو بني تنبو جو مرقي امن كاكي چونون دابون دقوت الزمان وانا گرامو وانا چونه هم دابونه
یا بابا ککی و مرگی بس اثر عرض سوویت من نظام و مرگی ککی چیه مرگی باشه درکت که او لالش می بنگه ها ایزیای نورانیه لکو او صوفین مزن نافدار که وقتی خالی نکتن یا ایزیا بویا فیلسوف که ناسکری بویا و ادبیات انسیکلوپدیا عربا داشتی جیوی هبویا تو دنیری او ککی ایرو هم زانن ککی زراب خود تایبتیه و اواناشی واقعی سانه سر عرده که بونه پیواندی وانا هبویه تا ایستاندن وان هبویه هیدی شهر دور کردنه اخفتنا من از درش وقت حوالی خوانا خواستم بخوام است خواستم بیشم که او پاراستن آمه ایرو ام دوی بپارزن هر کس ام گشگشی گازی خودت کن بزمان خودی که او دوی ام حرمت هب بزن بنالی پاراستنه و بزن بن که او گنجینه کی جیان و چند و بیراواریا گل کرده کش دیرو که کم هاتیه و پاراستیه و ایرو دوی ام لی خودی دارین بجاوین ایرو بزانستی ایرو برفشنبیری ایرو از گلک هیویا من هیا کو اف کنفرانسی رو دورا خوب لیزه کو ام بهتر هم ناس بکن بهتر قیمت هم بگیرن نک ام زیدایا اول خوب بر هفت داینم بیشن از اوا باشه و نباشه دی بیرامن هشته نها از هلند میوان بود هفته چند کردی بود برای من اردی خانه جاری چی مرا بود اما که علوی بود زازاد بودن اینجا کلک ولاد پاریز و هیجا ناندار هر شبکه مالوی دام اینجا خانما خوی پرسی که برای اردی خان هون چه اولینه اردی خان گو والا کارو بابه ما ازدی بود نه بده بابه ما هم ازدی نه اگو هاش بده اردی خان اردی خان نه راستی ازدی ما ده باش ده هاش شو هلو دو خونه آقاز باش و تو توش هم ازدی نه اینا میره فهم کرد شمسو بناوی شمسو دین گو دبرده خان دا فهم کردن و که آخفتن بلکه راسته او نکه عجز نکه ایجا جوی شونده همه چه خبردان دبو ما دیگو هاش هم توایی دکنیان یعنی او آخافتن ها که هید بلکه موانه بگه وانا تونه ایرو وانا جمعرا معاین دورا بریه که هم ایرو درواز بونه دوران از سپاسی آگاه دریابات کم آخافتم گله کنه ایجاد از حاتمه باجارگی ها خوشک باجارگی ها جمران دور و نناس بو از درسم زیاده خبر دو هر بجین سپاس بو آخافتم میوانین هجا ام دکارنه دیدست به پانیلا خواه بکن برز انداز هاویزی برز منظور چم برز فهمی کاکی و برز جنگز خان حسو هر وها مدراتور کردو باکسی فرما بخیراتنه همین میوان دیسیپلینامه می ایرو سعی هر کسی که یک دقیقه خود دده ناس کرن و پشتی ویژیون بکار بن بحثا اولا خواه بکن و هری داوی باور ما بس کنفرانس جیروه رولا کسین اولدار آنجی کسین باورد کن لآوروپا جبو مثلا کردیه و چی ببه فرمو که منظور جام تود کاری دست بکی gelek spas jibo hevalin ko ev jivin fikrine amade kirine banga mejikine rastıcı bit baveriyame evcidariya kurdan be jivini usaheye ez bxwe ji vek ofisiyel resmi ji vilayete Bingöl'e me ne vek herim dersimi me lehçemi Kırmançki dibejinem eğer bun dersimi bejin zaza em herstevin dibejinem ne zazanız em Kırmançki dibejin
yani zazaki binave gidin ne de pişti demek ki es kurmancı ferbume piçek ferbume ne zede mezi kurmancı bakıfım beret işte zıkhazım ev navin Elevi yani Kızılbaş serbisekinim Gavak merib dema Osmaniyan arşiva Osmaniyan dinere tücari rasti navin yani gotinin Alevi nay navin Aleviyan Kızılbaşı gele Aleviti jikuket serviya usa kareki ilmi jitune rasti de mesela dema İslami Hazreti Ali Van'da tüvecin mevali henin kesik o bindesin ve kolene ve bir hizmetkarın fakirin jive derette eğer jive derette çuma dema Osmaniye'nin dermerim arşivanda Viyana'bine de ev Kızılbaş şeye Kızılbaş kelime Türkiye yani sersor baş evji kutte ez gerek bir kurtaydı be şimdi belki vakit emetten evji baverdikim dema Abbasiyan'da bir taybeti de Başiri Kurdistan'ı Serhildani Kurdayen ku Babek o Narseh çekir bu. Hebeli Abbasiyan bana şerkirin bir taybeti Narseh Serhildani de henek direkt nasıl beşi 6000 merve xwevundakir Müslümana kuştun. Bana barkirin bir 7000 kes hatın Anatolia ahi Bizans İmparatoriya Bizans'ı doğru bera Kilikya yani Niğde, Mevleti, Maraş, Sivas, Tokat, Amasya Van'dana. Evder İro ciye Aleviyane böyle nüfusa Aleviye herizededir. Ji Kurdistan'ı Başiri Kurdistan'ı Dersim Muş'e destbedike hatta Tokat'u evki Amasya diçe. Enek diroknas dibejin dema Osmaniyan'da ev Serhildana Celaliyan heye 200 sal devam kiriye. Eko dest pekriye pişte tevçina Şah İsmail Hatay'ı hemberi Yavuz Sultan Selim. Eko dest pekriye Kurdeki zazayı o bekhe ev Kurdeki jibaşire Kurdistan'ı hatine koçkirine hatine jivane ev dibejin mazdeki yani Hürremist bu ne yani ev kevan. O rastlıcı mazdeki Hürremizm gavako merev ser Agardariya ser Van o Aleviyan dine berhev gelek evde girin. İhtimal ekmesine evana serevan alavan sorbuye ekeke daniye seri xweci sorbuye de ragotine sur camedan gotine yani sur alaman alavan örgevan ev sur camadan baverdikim pişte o Türkiye ketnav xelkevi deri ev herem zu asimile bu piçeki ji sur camedan Kurdi bu Kızılbaşı Türkiye jive deretti bu dinamik. Evyaz gelek eminim bu sayı. Jive deretti tahminamı evet. Dema Osmaniye'de Alevi tüne. İşte dema Sultan Abdülhamid'i yani dorbera 1808 1000 Sultan Abdülhamid asimilasyon epey ki asimilasyon epey yani hem beri ku Kurdin Alevi bibin Müslüman, Sünni. Mesela ve demi dorberamda da ülkede Ali Karakoçan'ı Harpeti Bingol'e Kiri gele ki Kurdin Müslüman henin ev xwecî dibêjin yani em 705 sal berî ji Alevîtiyê me hatine ebûne Müslüman me terk kiriye de pişte ku İttihat Terakî hat pişte şoreşa 1908 İttihat Terakî hemberî 1908 İttihat Terakî jiber ku ev nasyonalist bun nasyonalisti Türka bun Vana navxada hani doküment hani kısekine gotune ku ev İslam'a ku em berane İslam'a Sünniyen bejin kültüre Arabe limera İslami ki Türk kültüre ki Türki lazım em dikaren Aleviti ve ev ki İslam'a Türk nişan dedin o ku Türk buyun nav xelkida belav bebe le şer cihana yekemin gava ku hat Vana nikari ev plan ne çüser jiber ku şer dest bekir her tiştat vardın o persa Ermeniya persa Grekiya o tiştedin persindin ketin hodi nikarın demek ku Mustafa Kemal hat 1925 anda kominteki taybeti hat saskırın
dinu baveriyen kule aha ser aha Türkiye'ne gotin envana tespit bakın Çin'in. İşte bana bir komisyonu raporu gamade kriye, ev rapor ve şartiye hiç verek ne yapın? Dibejin ku Mustafa Kemal nave Aleviya jivi raporu derhst diye. Yani vek baveriye ki Alevi kabul ne kriye. Gerek tünebin gotiye. O işte bana rastlıcı nave Aleviya literatüre resmi de bunda bu. Literatüre devleti de vek Alevi vek grubu kütünün, vek Kurda. Grubu kütünün. Yani Aliye Netevi Pırsa milli de zulme herimezin ser Kurda çebu. Aliye dini daji nehakiyek herimezin ser Aleviya çebu. Ezdici tabi pozisyona vancı Aleviya baştır. Ne bu da ezdi grubek küçük bu. Bu devleti zaf problemik mezin ne bu deme de Alevi de okun. Hezarın esedo heşti. Gavak cüntaya leşkeri hat ser hüküm. İşte cüntaya sal edu sal. Cevi ki devleti de ser sosyolojiya Türkiye, ser sosyolojiya geli Türkiye hani Likolinin ciddi hatını çekirin. Gotine ku ev Alevi her tim opozisyonun yani diji sistemini, dervaya sistemini ya Çep'in ya Kurd'un ya Demokrat'ın le emçava bakın ku vana bıkşin bıkıvın piyeki lengeki sistemi. Le ev bu şekilde be ya tu mahfen ve grubu nastı ki demokratize di ki mahfen van dedi uvana nezki khadi ki ya tu ve siyaseta beri dajo le be propaganda be henek tiştinden duqazı vana pe khapini bi ki ali khadu ev kanen terka sistemi ki duemin yani reya devemin digir mesela no heştu penjanda dest fikrin yekser bir rojnama cumhuriyeti evveli Türkiye zanı baş zanın ev rojnama cumhuriyet Kemalist u jaliye Çepaliye demokrata dağıtıkındın. Kampanyayı ve bu gotku Aleviti kültüra Türkiye, İslam'a Türkiye, Alevi Türk'ün, Alevi Khorasan adını, Jasiye Navin adını, o her tim diji evi ki bir taybeti diji serhaldına hazar nesudu biştu pincan ku reberiya Şeyh Said derket bu. Alikari devlette buna her tim Cumhuriyet parasını heyrane Atatürk'ün o söz var. Embeşin gelik dişti gotun. O çağı Mübükhaya mesela, mükhaynerim, mükhayra ejji malbatı ki Alevitim. O gelek doğru berame hevalimini Aleviyenin. Ev tişeku ev dibejin, emeninin. Hemen tarif nakın tişeku Türk dibejin propagandaydı. Ev çi mesele, gotin hem ditina vekirine ditinan emi belav bakın, çap bakın, rojname usa belav kuru. Mejera duname şant, le belav ne kırın tabi. İşte vina, ev bu sebep, ezketin mınav pırsa Aleviye mehenek ser tiştili kolini çekir, çiye. Na, eğer meriv vek kültür ser Alevitiye bisekine, birasti, beguman, beşik, Aleviti kültüreki İraniye. Yani ev baveri vek coğrafya İraniye. İranici ciyevi dervişavi dorbera çiye zagrosine. Çumat çarver zagrosine mesela ez bukhar çıkaskuji teslimatiye mi prensipin Aleviti u zerdeşti. Yaji yazdanizm, yaji mazdek, humanizm. İşte vena dema İro'da mesela Aleviyu izdi, Aleviyu kakayı, zanım Aleviyu dürziyen Lübnani, Aleviyin Arabu, Aleviyin Kurd. Gavak merev bana dine berhev ev tezeku dibeje Aleviti kültüra Türkiye hiç şansı yok tezi tüne. Jiberku diştek khana gire. Leceme ezdikarın bist noktayın mühim tespit bükün bejim ku zerdeşti işte vena hüremizm ya mazdaki vana jevi ki girtine emev izdiya emev kakaya müşterekin. Başı eğer Aleviti kültüra Türkiye ve boçi yek Türkiye ezdi tüne, boçi yek Türkiye kakayı tüne, boçi ev hem Kurdun ile Kurdistan'ine. Tabii ev boçili serviyede sekirim, İro ev propaganda rojevame daye, Türkiye her roşser dağıfın. Kaç şeyse, diskusyona derdi Kevin profesör televizyonunda nüktişledi vecin, ev meseleye. Baveriya Aleviyanda bengehçiye, yek tabii derecesini karım, vakti mekini servisekinim. Alevi yek teori ki var ev ki dünyaya heye. Çekirina kainat yani kainat ev universum çava çebuye.
Na ve derede dezavantajı ki Aleviye. Ciberko Aleviti dema Osmaniye da kadehe bu, dema Cumhuriyete da kadehe bu. Vana ne karın dezgehan saz bikin. Kavak tu ne karı dezgehe ki saz biki, xoy organize biki nav dezgehi da tu heremi demini. Ev herem gorxoy navxada tişekçedeki heremi dim navxada cüda cüda sentral ten çekirin. Ev tekili navvanda sebebi ki tekili kime Danistan'dan kime merkezi tüne nikaş tüne diskusyon tüne tu dibini cüda cüda tarif derdik efendim. Henek tesirindindik efendim. Henek ciheye nav Aleviyana gerektir rastı. Henek ciheye rastıcı İslamiyet tesir gerek dahi. Hem bejin herem ama Gavaku Meriddemir'in bir Kur'an ettiğini defnikirin. Lehenek heremi Aleviyin Kurdenin bu temburi defnikin. Bu Kur'an'ına. Henek cihan mıntıka ekten da iro Meriddemir'in ruyevandı ser Aliye kıbleye. Le Aliye me günde mecdide praniya me le ser Roje, Aliye Roje. Hevduna göre. Hatta Bingoli ez bu kadar zanım henek Kurden Müslümanın Şafii henin evji Miriye wan kıbleyna roje dinerin. Tradisyonik kevne acayip yani. Hatta Bray Şeyh Said jarek içine gilikirine gotune Şeyh gotune ev Müslümanın ne çava Miriye wan Ali kıblenine goti karşı kültüre halki mebin tradisyon avana ev nju sakabul bikin. Yani insanlık bakılı tabi. Yani evet. Bavariya Aleviyanda tabiat zor muyum? Mesela roj pirozeki herim ezintir yek roje. Em kurbanan baga roj derket hem beri roje serşedikin. Em duyan serisi bi hem beri roje çedikin. Ugava roj çu duyadikin. Dibejin roj biçel suvariyate biçel suvariyat diçe radike ve rojetin disate. Diyamen per heri mezin gringtil ser rojeni. Adı amin pirozeki heri mezin Hızır ki de valime Kürdistan'da dibejin Hıdır dibejin. Yani Hıdır zindi dibejin. Hızır aleyhisselam dibejin. Hızır merveki kale, melakeki kale, melake alikariye. Ugava kutu kudere bikevi tengasiye digije imdad etti. Praniji giredayı aveye. Mesela duayen Aleviyan'da prani dibejin ya Hızır eseri deryayı. Yani Zazavusa dibejin ya seri deryayı dibejin kurmanç. Yani Hızır prani giredayı aveye derece döneminde giredayı zıvıstanı berf barani. Gavaku batiyem bejin berf dibişkine diçe yoktu ki dibişe ha Hızır hesbakı çerhe ciriti dilize olama usabuye. Yani ev gotine usa yoktu ki le baveriya halkede Gavaku merev beytin duayen Aleviyadınere ligel tabi Hızır qasid tabi derece düğeminde evktike. O henek duayen Aleviyanda meri famdike ki Gorbaveriya Aleviyan azman heft katı bine ardı heft katı xwedê ji qata heftemîne bilindtir qatê idare dike û ew şeş melekê xwe bi hevrane binêvana da dîwanekî xwe heye çele car cara xwedê ew xwedê ku qata heften daye herî bilind mertebe herî bilindtir daye jêra dibêjin pîrê olî dîwanî zazakî dibêjin yani olî dîwan dîwana xwedê pîrevê dereye bir pîrê tarif dikin û car cara tu dibîne hinek beytan da dibêjin ku kes ketiye tengasiye mi çel aspar jî pîrê olî dîwanê şandiye ya alîkariyat te ew nav edebiyata gotinên Aleviyan da heye û gelekî ciyê giring digire wek din ciyên pîroz henin ziyaretgah henin li her heremê ziyaretgahê xwe henin xelk diçe wan ziyaretgah gava ku tav derket dua dike qurban serjê dike nanê pîroz belav dike mum pê dixe ronahî û tiştên din yani ewke baveriya Aleviyan da ronahî pir pir mühim e yani duayên wan da agir ronahî tav û xizir gelek ciyê giring digirin meriv dikare bêjî ku her çareseriyê bi ronahiyê izah dikin mera deriyekî ronahiyê veke ronahiyê bişîne mala me işte mala me tarî meke tiştî wisa û agir wek min got agir yani işte vemirandına agire gunaha gere agir ve nemere gere tu ave evkmek iser agire gere tu pemeki agire agir pirozik dine duekten wek seremoni
Aleviyan da ibadet cem cik heri mühimdir gire cem. Cem jin mer farkına ki hemu behevra komudun yek. Adı emin bir müzik etti çekirin. Evci tembure. Cem Alevi'de de tene bir tembure etti çekirin. Ale hacet din tüne müzik ettin. Emin. Mum ronahi şerte. Gere mum hebin. Simum vira gere ev hebin. Agır şerte. Gere agır hebe. O işte bena gavaku halki ku diçe beştare cemi dibin pozisyona koya sosyal nav civaki de situasyon yapıcı ve be zengin be fakir be ağa be embecin normal insani gündi be ciye cemi de herkes vek heve embecin loma mesela Seyyid Rıza o da koya mevana o da cemi glover çekiriye gavaku kuşet de hebe Serok aşirek dikhaza her vedere kuşeda runşe koyup mezin nişandı da gor tradisyona kurda. Gotiye em gere viyarrakın odaya mezin glover çekiriye. Bu cemaati kiriye. Ku ev tünebe. Mesela Seyyid Rıza Reberi ev ku tevgela neteviya kurd Ali dersimi bu. Bixweji nav xelki da her tim run iştiye. Ve insaneki normal, insaneki fakir. Guhtay nave ku yeki statüye xo bilin be. Teni ciye taybeti jibo kesi ku cemi giredi de pir. Yani rever. Boğan heye. Ev ser posteki evi deri sekinin. Xarın çedikin ev xarın gele vekhev be valakırın. Teni jinin ku ducanın hamileni paravan ziyadetire. Ev tişti kakayan da ceye dupar dedin. Cemme ceye paravan ziyadetire. Yaji carcara henek insanın kalu piru fakir hevun levuk hevun paravan zedetirdidan o le herkes razı be gel yani bir evuk be vektin belavdıkın başıcı perstıkın o carcara henek insanın muzip hanekçi hevun piragotin ezner razı me şehir o gerekçi problem çedik tu gere bir razı be ki gavaku te belav kır yani evuk de meriven raydarin dini Reberin dini nav Aleviyan da se grubun. Aleviyan Kurda da. Yok ez bastıkım Aleviyan Kurdun. Aleviyan Türk jime küçük cüdane yani. Mesela Cemvan Tav Firoziya Tav'ı merhaba Karabeci nemaye. Hızır formeki dine. Ez basa Kurdun Aleviyan Kurdukım. Mesela reber heye ev deriye tu pedeki ev reber yani rehber de fere reye dike. Pireye ev icazet didete o evdeki idare dike bu pişti bana mürşideye ev vek müfettişi derece her bilinde mürşid navvanda mürşid o ki inspektör yani evet mürşid yani kontrolü her seri lehenek men herema Aleviyanda embecin hela meraşida henek hela meraşida yeke çaremin jeye ev çaremin keye ev jine ev vera dibejin daka yaji dayika poste dibejin o pozisyona ve jinike herkesi bilintire gavaku cemhat çekirin eğer henek kemasi hebben henek nehaqi hebben henek embejin tişte ku gor usul törenine hebben ev daka post yaji dayika post medahale dike o dede rast kırın o pirzite de cemdike işte de herkes hemberi ve serdare disekinin hürmet dikin o desteği maçtıkın ev dayika jiberku okay. Navaleviyan'da vek usul civaka kurdaye prani kesiku hizmeta dini dikin reber pir mürşid o ev merin legavaku icab ke hevcebe hiç fark nine jineki dikare reberi bike piri bike ev bike ev yani vek teori nav ev ka Aleviyan'da farklı o dikinji mesela gerek cara problem çeviye embejin yeke meriye zarok bana jinik ev kiriye de derva eviyaji jina pir reber yaji mürşid anaye o insanek piroze o desteği maç kirin hatta kıymeta ve ji pire zidetire kava gor teoriya alevitiye jiyek zidetir jinera zevaj o hevdu berdan kadehe le pratikede ne olsa tabii kurdun nav aleviyandaca kesik o jiyek zidetir jinara dijin heye ez bi xoş şahidim jin rabuye hem beri halkede mere xo gili mere xo kri pira got ki pirogo
ev talibette mirimi mirane haki dike go. Çi dike falan tişli dike. Ha. Pire perskir ifade vegir pire rastı ne hak ditmer. Du broşk avdan destevi du saat ve dereser piya sekini visa. Yani ev ceza belki tişli yok niye de vek psikolojik ve fikrin ko nav halkeda hun vek mereki dikevin vihali. O yani mafya jine heye ev kede ne ev na ev mane ku nav civaka aleviyanda jia pratik eda jinu mervek heaven na jin disa cinsi düeminin o servan lehstin o nizamın tişe evkinne başının levek teori tişek mühimene vek teori ezdi beşi menek jaraj pekar dinin çiz vakti tecrübe başı jineko cemdikin jehenin mesela ana gülsüm bereme bu bere Süveyş'ten de hat kuştun uzarı kefara mesela ana gülsüm cem kiriyor çünkü mala Seyyid Rıza ciddi çünkü malavi o Seyyid Rıza ronişi ve herkesi cemevi jinike guhtayı ve herkesi zara gelik hazır kiriyor yani henek evken alevitiyle serjina henek evken baş dijinji ne çüne ez evke ko benim şey o kiriyor baş yek noktaya gidiniz bejim. Gor Bavariya Aleviya ev mesela Alevi Hazreti Muhammed Peygamber ve Hazreti Ali gelek ezdikin. O dozda imama gelek ezdikin. O le dibejin ku Hazreti Ali ve Hazreti Muhammed formeki xwe nişandana xwedeye. Yani gor ev kavan reinkarnasyon heye ruh enverensel yani xwede cara xwek şeklek insanı da nişandıdır. 124,000 peygamber hatine ev 124,000 peygamber hemu formeki xwedeye hemu ji yek dendiketin hemu ji wek hevin hemu ji pirozun kitebindin hemu pirozun dinedin hemu pirozun le eleviti heri kevturu heri esasitir. Mesela hani cara dibejin Muhammed dibejin peygamberi doye dibejin hem gelek kevdin dibejin. Likhara İslam ji dibejin. Ali khara dibejin İslam dibejin em forme ku Muhammed hatine ev vi forme hezdikin. Le em kevtirin dibejin. Gava ku khade dünya hina çene kriye ez hebum dibejin. Ez vek Bavariya meheb vek kandile ki vek ronahiye ki kandile da em hebun dibejin. Loma yani hemu peygamber hemu pirozun de tabi jiberku davine Allah Muhammed ya Ali dibejin evse aynı forme hevale me go basa Yezdiye ki go jinik alevi goti haşa ev jinik fam kriye go ev Yezide Müslümana ga Hazreti Hüseyin şehit kriye ve ev fam kriye loma haşa goti ne go ezdane mene yani loma usa goti jiberku Ezid Mervan Ezid eko hembere Hazreti Ali'yi devam avikirin o gerek heznakın yani Alevi gerek heşk dijevanın. Evet gerek spas bu guhtariya ve ezevidikim ve kurtayı tiştikle bu evlutun. Başa esta doğru kak fahmi kakaydı yarsan. Vakma berici got gava mrov txaze bo Kurdan bağve. Mrov nizane kiş zarava bağve. Zarava min bxo havramiye. Havramiye و هورامی آنجی ماچو آنجی گورانی از باغ من بلکی کس بس خوتیب کن نه ازیب سورانی باغ من بیرم لینا کردو تو وقت کم اون دا کرد بیل راسیه من دم نبو هیچ نبی دوری ساعتی کم انا قصب کم چون من باسی aynı kakam zor man neynesin nazanin çiye ince min yeksel bir basit çimkine tevib kam la aynı kaka xoma nazanin aynı kaçiye takriben naçe taqlawa boya babaştırım zani men yakam jar basi aynı kapkam ama aynı çiye kam basi yakam kurduma boya naw derwazek bo nasini aynı yarsan leveya yakam penasiye ki aynı kakam duaya wasar haldani aynı ka دوای کرد و کردستان لعینی یارسانه دوای و زردشت و آبستا یعنی آبستا لم عینه اینجا نازم وقت مدنی من او قصانه بکم یعنی نبزانی چنه فریا کوین عینی یارسان
لەبەر ئەوەی بەم شێوەی ئێستا دوای ئیسلام پێیا بووە ئیسلامیش وتێتی ئەمە دووە ئاینینی تر کەسی کە نایەت بۆیە نەماوێرا بڵێن کاکە ئەوە ئێمەش ئاینێکی ترمان هەیە هەرچەندە خۆی ڕێگ و ڕیشەی وەکو ئەو باسی کرد وەکوی عەلەویەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتێکەوە خەڵقەت دروست بووە یەزیدیەکان شەروە ئاڵێن ئێمەشوە لەو شتانەیە هاوبەشین بەڵام کە ئیسلام هات بە زۆر ئەو خەڵکەی کە هەموو کرد بە موسڵمان وەکو پێشتر باسمان کرد ئیسلام هات باوەڕێکی نوێی هێنا زمانێکی نوێی هێنا فەرهەنگێکی نوێی هێنا ئەمە غەریب بوو بەلای ئەو خەڵکەوە ئەوان لێ تێناگەیشتن هاتن هەوڵیاندا ئەو ئاینە کۆنەیکەوە هەیان بووە بەر لە ئیسلام تازەی بکەنەوە سەر لە نوێ دایمەزرێنەوە چەند جارێک ئەم ئاینە دامەزراوە بەڵام هەموو جارێک تەگەرە خراوەتە بەری بۆیە ناچار بوون ئاخر جار کە دایان مەزراندووە بە نهێنی بیهێڵنەوە بۆ پاراستنی ئاینەکە و بۆ پاراستنی ئەوانەی کەوە باوەڕیان بەم ئاینە هەبووە ئەمە لە زمانی سوڵتان ئیسحاقا ڕوویداوە لە سەدەی 13هەمی میلادی باوڵێن یا لە سەدەی 7هەمی کۆچی ئەکات لەبەرەوەی ئاینەکە نهێنیە زۆر کتێب وشتیوە لە بەردەسانیە ئەوە سام دوو کتێبم پیشاندا طبعاً 15 کتێبێکی تریشەیە لە ڕاستیە بەڵام ئەمانە گرنگن لەم دوایە بڵاوبوونەتەوە ئێمە خۆشمان کاکەیەکان یان یارسانیەکان بۆ خەڵکی تر باسمان نەکردەوە ترساوین لە ترسا چکە ئەوەی بوو بێ بە موسڵمان و دوای وازی هێنابێ حکمی ئەوەیەکەوە ئەبێ بکوژرێت اینجا بۆیە بکوژرێت و ئاینەکەش لەگەڵیان نەمێنێ یانیشە بۆیە بڵێ کاکە ئێمە موسڵمانین و لە ڕاستیشە موسڵمان نەبوویت و لەو 5 شەرتی ئیسلامەتیە یەکێکیان ناکەی تر تۆ چۆنی موسڵمانیت بۆیە بەنهێنی پارێزراوە ئەم ئاینی ئیسلام ئاینێکی ئاینی کاکەیان یارسان ئاینێکی یەکتاپەرستیە یعنی باوەڕی بە یەک خوا هەیە ئاینێکی تەبشیری نییە یعنی ناچێتە ناو خەڵک داوا بکە لە خەڵک ببن بە کاکەی ئەوەی لە زمانی سوڵتان ئیسحاقا بوو بێ بە کاکەی یان یارسان ئەوە بووە دوای ئەو بەملاوە کەس نەبووە شخصی خۆم بنەماڵی ئەمە 200 ساڵێکە بووینە بە کاکەی ئەویش بە حکمی ئەوەی با پیرە گەورەی من تۆراوە لە کەسوکاری خۆی زەنگ نەبووە لە عشیرەتی زەنگ نەبووە چۆتە ناو کاکەی هەمویان بەو زاراوەیە قسەیان کردو ماچۆ بوونەوە لە ناویان ماوەتەوە ژنێکیان پێداوە کردویانە بە کاکەی شوکری تر منیش بووم بە کاکەی ئاوایی لێ هاتووە زۆر شتم بە سویدی باس کردووە پێویست ناکە من باسی بکەمەوە جارێکیکە ئەو شتانە وابزانم زۆربەی زۆرتان سویدی ئەزانن سوڵتان ئیسحاق کە ناچار بووە ئاینەکە بە نهێنی بپارێزیە طبعاً من ئەمە بۆچینی منە هەندێک کەڵێن ئەو کاتەش نهێنی بووە بەڵام وانییە ئەگەر ئەو کاتەش نهێنی بوو بێ ئەگەر ئەم خەڵکە چۆن بوون بە کاکەی چۆن بوون بە یارسانی ئەگەر نهێنی بوو بێ کەواتە تەبشیریان کردووە ئەو کاتە تەبشیریان کردووە بەڵام تەبشیرەکە تەگەرەی بۆ دروست بووە بە تایبەتی لەلایەن مەلاکانەوە مەلاکانی خۆمان مەلاکانی شارە زوورەوە ئەو کاتە زۆر ئەوە کراون چەوسێن راونەتەوە ڕاو نراون عەزیەت دراون من هەر قسەیەک بکەم بەڵگە هێنمەوە هیچ قسەیەک بەبێ بەڵگە ناکەم بەڵگەکانیش چییە بەڵگەکان لەم کتێبەیەوەیە لە سەرنجامەوەیە ئێستا کەسێکە بووە بە ناوی عابەدینی جاف یەکێک بووە لە زاناهەرە بەرزەکانی سەدەی 8هەمی کۆچی خۆی زانایەکی موسڵمان بووە بەڵام فقی ئیسلامی خوێندووە لای کەسێک بە ناوی مەلا ئیلیاسی شارەزووری پاشان باوەڕی بە ئیسلام نەماوە باوەڕی بە سوڵتان ساکێناوە بووە بە کاکەی ئەو تەنیا ئەو و کەسێکی تر هەیە شعرەکانی خۆیان بە جافی نووسیوە ینی بە کوردی کاڵێم جافی یان کوردی مەبەستم سۆرانیە ئەو شعرەکانی تر هەمووی بە هەورامی نووسراوە یان بە ماچۆیان گۆرانی فەرق ناکە لێرە کە باسی ڕاونانی کاکەیەکانە کە لەلایەن موسڵمانەکانەوە ئەڵێت شعرێکی زۆر جوانە و مانای زۆر دوورودرێژی هەیە پێویست بە وردبوونەوەکە بەس شەرحی ناکەم بۆتان ئێوە خۆتان ینی وابزان پێگەن ئەڵێ ئێوە هەرچەند داتان لێمان ئەجر و گونا نەما پێمان کردەی قەدیم هاتە ڕێمان وەکو کوورەی ناری حەداد قاڵ بووین بەدار قەومی شەداد ئەم جار وەختە بینە فریاد دڵخۆشیمان بدەن لە جەم بە شادی بێ ئەم کوورەی غەم زوڵاڵ ببین لە تۆ زووتەم هەرچەند وڵاق لێدەن بەدار زیاتر دەڕوا دەبێ ڕەهوار زووتر دەخەن لە کۆڵی بار یعنی ئەوە هەرچەند لێمان بدەن زیاتر هەرچەند ئەزیەتمان بدەن ڕاومان بدەن ئێمە زیاتر سوورە بین لەسەر بیر و باوەڕی خۆمان ناوی ئاینەکە بە کورتی باسیەکەم ئێستا ئەو کوردانەی کەوا لە ڕۆژهەڵاتم پیان ئەڵێن ئەهلی حاق کوردەکانی
خواروی کوردستان یان باشووری کوردستان پیان ئەڵێن کاکەی بەڵام کاکەی ناوێکە تازە دروست بووە یعنی لە سەدەی 13هەمی میلادیە دروست بووە ناوە ئەسڵیەکەی ئەوەی کەوا کۆنا پێ ئەڵێن یارسان زۆر شتم نووسیوە لەسەر ئەو بابەتە بەداخۆ ئێستا فریا ناکەوم باسییان بکەم بۆیە دەربازە من بەسەر ئەوانەیە بەڵام هەروەکو نمونەیەک بۆ ئەوەی کەوا وشە یارسان کۆنترا ئەمە شارێکە ئێستای خوێنەوە لە زمانی شاخۆشین بووە شاخۆشین 300 ساڵ بە لە سوڵتان ساگ ژیاوە ناوی مبارەک شای لوڕستانیە باسی خەڵکەکە لەگەڵ خەڵکەکە قسەکە ئەڵێ یارسان وەڕا ڕای حەق ڕاستیان بڕانان وەڕا پاچی و ڕاستی و نیستی و ڕەدا قەدەم و قەدەم تاوە مەنزڵگا ئەمە زمانی شعرەکانە بە کورتی وەتانی لێکەدەمەوە ئەمە ئەڵێ ئەی ئەوانە یارپەرستن یعنی خواپەرستن ڕێگای حەقپەرستی ڕێگای ڕاستیە بە باوەڕەوە بیگرنە بەر کە بریتیە لە پاچی ڕاستی نیستی ڕەدا هەنگاو بە هەنگاو دووی بکەون تا دەگەن بە مەنزڵگا بەم شێوەیە بۆمان دەرەکەوە کە کۆنترین ناوێک بۆ ئەم ئاینە وەڕاستترینیان یارسانە شوێنی نیشتەجێبوونی پەیڕەوانی ئەم ئاینە لە لوڕستانەوە سەری هەڵداوە لە کوردستان بڵاو بووەتەوە بۆیە لوڕستان و کوردستان بە کانگا و سەرچاوەی ئەم ئاینە دەژمێریان و ئیستاشی لەگەڵا بێ ئەم دوو شوێنە مەڵبەندی سەرەکی پەیڕەوانی ئەم ئاینەن بەڵام بە جۆرەی هەندێک سەرچاوە ئاینی یارسان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڵاو بووەتەوە هەر لە هیندستان و پاکستان و ئەفغانستان و بیگرە تا دەگاتە ئێران و عێراق و تورکیا و ئازربایجان ئەتوانین بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستانە کرماشان پایتەختی ئەو ئاینەیە و ئەتوانین بڵێن لە باشووری کوردستان کەرکووک پایتەختی ئەو ئاینەیە خودی ناو شاری کەرکووک ڕەنگە سەرژمێرێکی ڕێک و پێک نەبێت بۆ ئەوەی بزانین چەند کەس هەیە کە باوەڕیان بەم ئاینە هەیە خۆ سەرژمێرێکی تەواو بۆ کوردەکانیش نییە ئەمە خۆمان نازانین چەند کوردین هەرێکە شتێک ئەڵێت ئەمانە بەڵام بە گوێرەی هەندێک سەرچاوە ئەگوترێت دکتۆر گوڵمورادی مرادی ئەیڵێ کە خۆی کوردێکی یارسانیە پێی وایە پەیڕەوانی ئەم ئاینە تەنیا لە ئێرانە 2.5 ملیۆن ئەبن لە شوێنانی دیکەش نزیکەی ملیۆنێک هەیە با بچینە خوارەوە کتێبی هەرە پیرۆزی یارسان سەرنجامەوەکو من پیشانمدا ئەمە پێویستە بە بریتە لە 6 بەش هەروەها 24 دەفتەری تریش هەیە کە ئێستا من ناتوانم ناوی هەمویان باس بکەم وەخت زۆرە بە کورتی هەموو شتەکان ئەڵێم شایەتمان لەم ئاینەیە بەو شێوەیە کەوا لای موسڵمانەکان هەیە نییە مناڵ لێرەیە لە دایک و باوکێکی یارسانی لەدایکە بێ دوای ئەوە سەری ئەسپێرن بەو ئاینە یان پێڵێن بەدەستبردن با بڵێن بە عەرەبی تەعمیدی پێڵێن لە جیاتی شایەتمان ئەوتێت ئەوەڵیار ئاخریار وەدینیار ئەوە تا لێرەش نووسراوە ئەوەڵیار ئاخریار یعنی سەرەتا هەر خوایە کۆتایی هەر خوایە مەراسیمی دینی یارسانیەکان هەفتەی جارێک کۆبنەوە کۆبنەوەیەکی بچووک کە لەوەیە مۆسیقا لێدەن تەمبور لێدەن و شعری دینیە خوێنن و شتێکە خۆن بەیەکەوە لە بابەتی میوە و نقڵشتیوە هەروەها مانگی جارێکیش کۆبنەوەیەکی گەورەتر لە یاریە شتێک هەیە پێڵێن خوشک و برای یاری یان لە یارسانە هەر نەفرێکی یاری بۆی هەیە خوشک و برایەک هەڵبژێرە ئەو خوشک و برایەک هەڵێ بژێرە و پێڵێن خوشک و برای یاری فەرسترە لە خوشک و برای دایک و باوکی بۆ ئەو کەسە ڕیش و مەوزوعی ڕیش و سمێڵم باس کرد بە سویدەکە سمێڵ بە تەسەوری من تەنیا بۆ ئەوەیە خۆیان جیا بکەنەوە لە موسڵمانەکان بڵێن موسڵمانەکان ڕیشێڵنەوە سمێڵیان قرتێنن ئێمە سمێڵە هێنین و ڕیشمان نەقرتێنین ئەیتاشین بۆی بزانن ئێمە وەکو ئەوان نین باسی جگەرە کێشان و شتانم کرد کەوا باش نییە دەربارەی ژیان و مەرگ دیسان باسم کرد لە کاکەیە شتێکی پێڵێن دۆنایدۆن یان ئینکردنەخوونی پێڵێن باوەڕمان بە دۆنایدۆن هەیە مردن و ژیان بۆ ئێمە وەکو یەک وایە ئێمە کە ئەمرین لەشی ئەمەیە کە ئەمرێ ڕوحی ئەمە نامرێ جارێک کە ئەژیتەوە بۆیە شارێکە یاڵێ یاران نەترسان نەی سیاسەتە مردنی یاری چون قویتەی بەتە یعنی لەم سیاسەتە مەترسن تۆ ئەمریت و تەواوی وانە وەکوەوەی تۆ مراویەک چۆن لە ناو ئاوەکە نوقمە بێ لێرە بزرە بێ لە شوێنێکەوە سەر دەرەکات جارێککە دێتەوە سەر دنیا
باسی بەهشت و جەهەنەم کرد باوەڕمان بۆ شتە نییە پێمان وانە یعنی ئەم خۆیان بێت چ خۆیەک بێت کە باوکی هەمومانە و کام دایک و باوکەیە لێرەیە مناڵی خۆی بگرێ و فرێداتە ناو ئاگرەوە بڵێ بە قسەمت نەکردووە ئەویش بڵێ بە قسەی منتان نەکردووە وەڵافتان فرێدانە دەمە ناو ئاگرەوە بۆیە ئاگر نییە و بەهشتیش نییە هەمووی لێرەیە خۆشی و ناخۆشی لەسەر ئەم ژیانەیە لێرە کە ژیانت تەواو بوو وەکو ئەم قاڵبە ژیانت تەواوە بێ بەڵام ڕوحی تۆ جارێککە ئەژیتەوە شەرت نییە تۆ جارێککە لە کورسان بژیتەوە یان کورد بی ڕەنگە لە وڵاتێکی تر بیت تەمەنای یارستانەکان ئەوەیە ئەڵێن جارێکی تر بکەوینەوە بەرقاپی یارسان یعنی جارێککە وەکو کاکەیەک وەکو کوردێک وەکو یارسانیەک لەدایک ببینەوە توێژە ئاینیەکان ئەمیش هەمووی بە کورتی باسەکەم باسی کردوتی توێژی ئاینیمان هەیە ئێمە شەمانە پیرمان هەیە دەلیلمان هەیە باوەمان هەیە ئۆمیمان هەیە یانیش موریدمان هەیە بەنسبەت چاکە و خراپەوە ئێمە لە ترسی خوا نییە ئەڵێن با چاکە بکەین خراپە نەکەین لە ترسی وجدانی خۆمانە ئێمە وجدانی خۆمان ئەبێ بکەین بە دادوەر بەسەر خۆمانەوە لە یەکێک لە شعرە یاریەکان هەڵێ دڵ و دەروون یۆت کەرە وەشەرە هەر کارێ بەدەن ئانە مەکەرە یعنی دڵ و دەروونی خۆت بکە حاکم بەسەر خۆتەوە هەر کارێ خراپە مەیکە اینجا دڵ و دەروونی خۆت وجدانی خۆت حاکم بسەرتەوە یعنی هەمیشە تۆ ئەوەت لە یادە دیدی کاکەی دەربارەی ئاینەکانی تر باسمان کرد هەموو کاکەکان هەموو ئاینەکان پیرۆزن هەمومان لەبەر دەرگای یەزدان یەک ئەگرینەوە ئەوی شعری لەسرە ئەڵێ 72 دین گشت یەک مەقامن سەرچەشمەی گشتش دینە بنیامن ئەڵێ هەموو دینەکان هەمویان لە یەک ئاستن هەمویان سەرچاوەیەکیان هەیە بەڵام سەرچاوەی هەمویان دینی بنیامە دینی بنیام یان بنیامین بە پێغەمبەری ئەم ئاینە ئەژمێرێ بەڵام نەک پێغەمبەرێک لە لای خواوە ناردرابێ خوای لە خۆ لەوێ بووە یعنی بنیامین تەبشیری کردووە پێڵێن پیری پیران ئەم ئاینە بۆ یەکەم جار لە سەدەی دووەمی کۆچی ئاسەری هەڵداوە لەسەر دەستی کەسێک بە ناوی بالولی ماهی پێڵێن دەورەی بالول شت زۆرە یعنی باسی کەم بەڕاستی فریان ناکەوم بالول لە ڕاستیە ویستێتی ئاینی کۆنی کوردان زینوو بکاتەوە ئەو کاتە شتەکە هەمووی با بڵێن قەومەکانی ئێرانی بوونە ئەو وتێتی ئەو واتە یاران ئێمە دێوانەین ئەو واتە یاران هەنی مەجێڵین یەک شاران تا زیندەکەریم ئاینە ئێران لە هەندێک شوێنە ئەڵێ ئاینە کوردان یعنی ئێمە خەڵک بە من ئەڵێ تۆ دێوانەیت من دێوانە نیم من شار بە شار ئەگەڕێم گوند بە گوند ئەگەڕێم بۆ ئەوەی ئاینی کوردان یان ئاینی ئێران زنوو بکەمەوە بەسەر هەندێک شتا باس بدەم تەنیا ئەگەر 5 دقیقەی مەجالم بدەنیا قسە بکەم زۆر هەست دەکەم سترێسم بە سویدیاڵێ کورد و کوردستان لە سرودە ئاینیەکانە بە حکمیەوەی ئەمە ئاینێکی کوردیە زۆر جار وشەی کوردستان لە ئاینەکانە لە سرودەکانە دێت چەند سرودێکتان بۆ ئەڵێمیان چەند دیکتێک شعرێک کەوا وشەی یاریان یا کوردیان کوردستانی تایە ئەمە سرودێکی بابە سەرهەنگی داودانیە کە لە سەدەی 324 کۆچیە لەدایک بووە ئەڵێ سەرهەنگی دەودان ئەز کە نامە من ئەس لای ئێمە شێبەستە لای کرمانجەکانیە ئەس کە نامە من سەرهەنگی دەودان چەنی ئێرمەنان مەجێڵیم هەردان مەکۆشیم پەرێ ئاینە کوردان من کە ناوم سەرهەنگی داودانە لەگەڵ یارانی خۆمە شار بە شار ئەگەڕین بۆ ئەوەی ئاینی کوردان زنوو بکەینەوە باش و خراپش بە کورمانجە بەلێ باش و خراپم نەگەرێک باش بوو بۆ من گوت نەتەنیا هونن دبێژن ئەز الڤرژی هەیە ئەز یعنی من یعنی الڤرژی هەیە بەس بزازاکی ئەستنێ ئەو مشکلەوانە باوە یادگار یەکێکە لە گەورە پیاوانی ئەم ئاینە کە لە دایکێکی باکیرە لەدایک بووە سڵتان ئیسحاق کورد و کوردستانی بە خەڵات داوە بۆ لە شوێنێکە هەرە بەرگی خودڕەنگی یعنی زاتی خوایی داوە باوە یادگار ئەڵێ بەرگی خودڕەنگی یادگار پۆشە غوڵامان دیشانشا پەنەش بەخشا بەرگی خودڕەنگی کرد وە خەڵاتش کورد و کوردستان داوە بەراتش یعنی وشەی ئەمە کورد و کوردستان ئەمە گەڕێتەوە بۆ 600 ساڵ بەلێ ئێستا کە بەکار هاتووە لە شارە ئاینیەکانە هەروەها ئاڤێستا و زەردەشت لە زۆر سرودی ئاینیە بەکار هاتووە لە شێوەی دۆنایدۆنە کە باسی دۆنایدۆنی خۆیانەکەن لە زمانی خۆیان ناودارەکانی یارسان باسی زەردەشتەکەن یان باسی ئاڤێستا ئەکەن بابزام لێرە ئەڵێ
زڵال کۆی زەمان یادگارە نان زڵال کۆی زەمان ئەمە باو یادگارە باسی خۆیەکە چاگا غوڵامان جەمبین چەلامان نامش گوشتاسب بی شام و بێگومان ئەس ئەو ناوس بیم ڕەوشەن کردممان کاکەم زەردەش بی پورەی ئەسپیمان ئەڵێ لە دەورەی کیانیەکانە گوشتاسپی شای کیانیەکان مەولا بوو یعنی خوا بوو زەردەشتی پەیامبەر لەنەوەی ئەسپیمان برای من بوو خەڵکی بانگ دەکرد بۆ یەکتاپەرستی بەهۆی تشتی ئاگرەوە هەموو شوێنێکی ڕووناک کردەوە بۆیە ئاگر و ڕۆژمان هەیە من ناوس بووم ئەوە من بووم هەموو شوێنێکم ڕووناک دەکردەوە کەواتە ئاگرەکەی زەردەشت باوە یادگار بووە لە باسی ئاوێستاشە ئەڵێ زڵال ئاوێستا ئەسڵ دەفتەرن زڵال ئاوێستا بنیام زەردەشت بی دەفتەر وەدەستا زاتش چەبادەی شاهەنشا مەستا یعنی ئاوێستا ئەسڵی هەموو دەفتەرەکانە ئەسڵی هەموو کتێبەکانە بنیامین کە یەکێکە لە گەورە پیاوانی یارسان دۆنی زەردەشت بووە ئەو دەفتەری بەدەستەوە بووە مەبەست لە ئاوێستایە ئاوێستای بەدەست بووە زاتی ئەو مەستی فەیزی ئێزدان بووە نازانم چیتر بەڵێم زۆر شتماوە ینی فریا ناکەوم وا بزانم ئیتر کۆتایی پێنم کنفرانسا ئۆڵێن کوردستانê du beşin di beşê di duê de lêkolîner endaz hewêzî wê li ser ola zerdeştî biaxive û lêkolîner Cengîzxan Heso dê li ser ola êzidiyê biaxive ta wê çaxê her şad û bextewar bin.